وەگەنگاوێک بۆ زیاتر پێشخستنی ئاستی زانستی و ناساندنی زانکۆکانی یارێمی کوردستان و کرانەوە بەڕووی وڵاتاندا بە سەرپەرشتی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی یارێم لە مەراسیمێکدا کە لە هۆڵی ڕاپەڕین لە زانکۆی سلێمانی بەڕێوەچوو نوێنەرایەتی زانستیە پزیشکیەکانی تاران لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی کرایەوە. لە وتەیەکیشدا دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا بە گرنگیەوە باسی لەکردنەوەی ئەو نوێنەرایەتیە کرد و ڕایگەیاند. بیرۆکەی کردنەوەی ئەم ئۆفیسە بەشێک بووە لە بیرۆکەی گشتی وەزارەتمان کە دیدێکی وای هەبووە بۆکردنەوە لەسەر سەرجەم ئەو زانکۆ و ئەو سەنتەرە لێکۆڵینەوە جیهانیانەی کە لە ئاستە جیهانیەکاندا لە ئاستە ئەقلیمیەکاندا پێشکەوتنی بەرچاویان هەیە. وەزارەتمان هەر لە سەرەتاوە پرۆژەیەکی دەست پێ کرد بۆ کرانەوەش لەسەر ئەو زانکۆ جیهانیا و ئەو سنتەرە لێکۆڵینەوە گەورانەی جیهان کە پێمان وابوو بەشێک لە بەجیهانی بوونی خوێندن، بەشێک لە بەجیهانی بوونی خوێندنی ئەکادمی و ڕسێز و ئەکا کە خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان گەشەی زیاتر بکە. بۆیە ئێمە لە سەرەتاوە هەنگاوی ماننا بۆکردنەوەی چەندین ئۆفیسی زانکۆ جیهانیەکان بۆ هەر لە شاری سلێمانی زانکۆی گۆتینگن لە سنتەری استراتیجی دەستەی کوردستانی سنتەری استراتیجی لە سلێمانی کردمانەوە، هەروەها چەندین ئۆفیسی نێودەوڵەتی لە دهۆک و لە هەولێرما کردوتەوە. ئەم ئۆفیسەی زانکۆی تارانش بەشێکە لە ئەو بەرنامەی کە وەزارەتی خوێندنی باڵا هەیەی بۆ کرانەوە لەسەر ئەو سنتەرانە. سەرۆکی زانکۆی پزیشکی تارانیش خۆشحاڵی خۆی بەکردنەوەی نوێنەرایەتیان لە زانکۆی سلێمانی دەربڕی و ڕایگەیان لەمە بەدوا پەیوەندی زانستی و پزیشکیەکانمان لەگەڵ هەرێم بەیەستر دەکەین. من خیلی خوشبختم که ما تونستیم امروز زۆر خۆشحاڵم کە توانیمان نوێنەرایەتی زانکۆی پزیشکی تاران لێرە بکەینەوە. ڕاستیەک هەیە ئەوەیە کە زانکۆی سلێمانی ئەو توانایی هەیە کە ئێمە بتوانین بەشە پزیشکیەکانی زانکۆکەمان هاوبەش بکەین و پێکەوە هەنگاوی زانستی پزیشکی گەورە بەهاوین بە جۆرێ خوێندکارانی هەردوو لا سوودمەند ببن و لە زانکۆی تاران و لە زانکۆی سلێمانی بخوێنن. ئەگەرچی تا ئێستا ژمارەیەکی دیاریکراوی خوێندکاران دەستنیشان نەکراوە تا لە نوێنەرایەتی پزیشکی تاران لە زانکۆی سلێمانی وەربگیرێت، بەڵام لەسەر بنەمای پێویستی توانای زانستی هەردوولا ئاڵوگۆڕ لە نێوانماندا دەبێت. سمینارهای مشترک و در دراز مدت برای ایجاد حوزه‌های آموزشی که الان ظرفیتش اینجا وجود نداره کمک بکنیم. سەرۆکی زانکۆی سلێمانیش تاکی دەکاتەوە هەوڵی تەواو دەدەن تا لەمە دوا لە ڕێگەی توێژینەوە زانستیەکانیان لەگەڵ زانکۆکانی گیان زیاتر هەنگاو بەرەو پێشەوە بنێن. گرنگی کردنەوەی ئەم ئۆفیسە لەوەدایە کە دەبێتە هۆکارێک بۆ زیاتر بەرزکردنەوەی ئاستی زانستی زانکۆی سلێمانی بەگشتی و کۆلیجە پزیشکیەکان بە تایبەتی و هەروەها ئەنجامدانی توێژینەوەی هاوبەشی ئازبەرز و ئاڵوگۆڕی خوێندکارانی بەرایی و ماستەر و دکتۆرا، هەروەها لە بواری تەندروستی و لە سێکتەری تەندروستیشدا هەنگاوێک دەبێت بۆ زیاتر پێشخستنی کەرتی تەندروستی لە شاری سلێمانی. دوایکردنەوەی نوێنەرایەتی پزیشکی زانکۆی تاران لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی بەشەکانی ئەو نوێنەرایەتیە بەسەر کرایەوە. گرنگی کردنەوەی ئەو بەشە پزیشکەی زانکۆی تاران لەوەدایە بۆ لەمە بەدوا خوێندکارانی بەرای و ماستەر و دکتۆرا لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی و زانکۆی پزیشکی تاران دەخوێنن. باوەش پەیوەندێکی زانستی پزیشکی بەهێز دروست دەبێت. بەو پێی زانکۆی پزیشکی تاران یەکێکە لە زانکۆ گەورە و پێشکەوتوەکانی کۆماری ئیسلامی ئێران و لەسەر ئاستی گیانیش لە ڕیزبەندێکی باشدایە. دلێر کەمال کورد ساد نیوز، سلێمانی.